سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی کورسات نیوز. من ئاسۆ ئەحمەدم. لە مانگی پیرۆزی ڕەمەزان بەرنامەی چیرۆکی شارتان پێشکەش دەکەم. لەم بەرنامەیەدا دەمەوێت شوێنەوارە مێژوویەکانی پارێزگای کەرکووک لەگەڵ ئەوەشدا چیرۆکی ژیانی پیشەوەر و کاسبکارەکانی ناو بازار بە ئێوە ئاشنا بکەم. لەگەڵمان نابن لە چیرۆکی شار لە کەرکووکەوە دەمانەوێت بزانین چیرۆکی ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا چییە و چۆنە و خەڵک چۆن ڕۆژەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان بەسەر دەبات. قەڵای کەرکووک لە ناوڕاستی شاری کەرکووکە و دەکەوێتە سەرگردێکی دەستکرد. لە ساڵی 1984 بۆ 1950 پێش زاین دروست کراوە. بەپێی سەرچاوە مێژوویەکان بابلیەکان ناویان لێناوە ئارابخا و ئاشووریەکانیش کە نزیک ناوچەکانی خەڵاکە نیشتەجێبوون ناویان ناوە ئارفا. دواتر گۆڕانکاری بەسەردا هاتووە و بۆتە عەرەفە. قەڵای کەرکووک لەلایەن ئاشوور ناسری دووەم شای ئاشووریەکانەوە بنیاد نراوە. بۆ مەبەستی سەربازی دروست کراوە و بەکار هاتووە. دوای تەواوبوونی قەڵاکە پاشا هەڵسا بە دروستکردنی 72 برج لە 72 شەقام و کردنەوەی 2 ڕێگا بۆ چوونە ناو قەڵا. کەرکووکی ئێستا سەرەتای دروستبوونی لە قەڵاوە بووە. ئەم قەڵایە چەندین شوێنەواری مێژووی و ئاینی تیادایە، لەوانەش گۆڕی سەردەمانی کۆن. لە بەرنامەی چیرۆکی شار لە مانگی پیرۆزی ڕەمەزانەوە لە قەڵای دێرین و مێژووی کەرکووکەوە دەست بە چیرۆکی شاری کەرکووکەکەین. لێرەوە لە قەڵای کەرکووکەوە ئەمانەیە بزانین مێژووی ئەم قەڵا دێرینەی کەرکووک بۆ کەی ئەگەڕێتەوە، لە نێو قەڵای کەرکووکە چی هەیە؟ ئەم بابەتانە لەگەڵ دکتۆر دڵشاد عومەر پرۆفیسۆر لە مێژووی کەرکووک قساکەین. سپاس بۆ ئامادەبوونە دکتۆر. سپاس بۆ خۆشتە. قەڵای کەرکووک چیتایە؟ بۆچی بەم شێوە گەورەیە ئەبینرێت بەڵام لە ئاسەوارێکە چێ؟ بەڵێ بەخێر بێن. سپاس بۆ میواندارێتی لەو بەرنامە بەڕێستان کە ئەڵین قەڵای کەرکووک چی تێدایە. قەڵای کەرکووک لە سەردەمانێکدا هەر شاری کەرکووک قەڵا بووە، تەنها ناوەندی شار قەڵا بووە. ئێمە ئێستا لەسەر کۆنترین شوێنەواری مێژووی نەک لەسەر ئاستی ناوچەکە بەڵکو لەسەر ئاستی جیهانە. ئەوش قەڵای کەرکووکە کە سەرچاو مێژوەکان ئەومان بۆ دەگەڕێنەوە کە لە هەزارەی سێمی پێش زاین ناوەندی دەسەڵاتی گۆتیەکان بوونە. گۆتیەکانیش کە بەڕەچەڵەکی کورد دەگەڕێتەوە بۆ گۆتیەکان و هەندێک نەتەوەی تر. ئەم قەڵایە هەر لەو سەردەمانەوە تا ساڵی 1990 کە نزیکەی 5,000 ساڵ زیاتر ئەکا ژیانی تیا بووە و یەکێ لەو تایبەتمەندیانەی لەم قەڵایەدا هەبووە کە بەردەوام ژیانی بەردەوام بۆ تێیدا و تا سەدەی 17هەمی زاینی ناوەندی شاری کەرکووک تەنها قەڵا بووە. دوای ئەوە خەڵکی دانیشتوانی سەر ئەم قەڵایە کە بیر لە فراوانخوازیەکەنەوە دابەزنە خوارەوە بۆ دامێنی قەڵاکە و ئەو گەڕەکانەمان بۆ دروستەکەن وەکو ئیمام قاسم و زێویە و ئاق حوسێن و فریادی و ئیتر ئەو گەڕەکانی دەور و پشتی قەڵا. بۆیە لەم سەردەمانەدا بە پێی ئەو سەردەمە مێژوانەدا قەڵا بە هەموو قۆناغە مێژوەکانە تێپەڕیوەوە بە ژێر داگیرکاری و دەسەڵاتی هەموو ئەو ئیمبراتۆریەت و دەوڵەتانی کە لەو سەردەمانەدا سەریان هەڵداوە. قەڵا ناوەندی دەسەڵاتی ئەوە بووە. بۆ نمونە وەکو ئاماژەمان کرد کە کۆنترین سەرچاوی مێژوو یاخود ئاماژە مێژوەکان ئاماژە بۆکەن کە لە هەزارەی سێم قەڵا ناوەندی دەسەڵاتی گۆتیەکان بۆ دوای گۆتیەکان چۆتە ژێر شێفی سۆمەریەکانەوە، دوای ئەوە ئەکەدیەکانەوە، دوای ئەوە بابلیەکانەوە، دوای بابلیەکان ئاشووریەکانەوە، دوای لە سەردەمی سلۆقس و سەردەمی ئیمبراتۆرێتی ساسانی و فورسیەکان و ئەنجاگاتە سەردەمی سەرهەڵدانی دەوڵەتی ئیسلامی لەم ناوچانەدا تا ئەگاتە سەدەی 16هەمی زایەنی کە ئەم ناوچەیە هەر هەموو یەکێتە ژێر دەسەڵاتی دەوڵەتی عوسمانیەوە. قەڵا بەم قۆناغە مێژوانەدا تێپەڕیوە. دکتۆر قەڵای کەرکووک وەک یەکێک لە کۆنترین
شوێنەوارەکانی عێراق تۆمار کراوە بەڵێ نەک لەسەر ئاستی عێراقا وەکو ئاماژە لەسەر ئاستی جیان دوو قەڵای دەگمەن هەیە لەسەر ئاستی جیان کە تایبەتمەندیەک هەیە لە هەموو ئەو قەڵایانی کە لە جیان هەیە نییە کە ئەژەیە بۆ ماوەی 5,000 ساڵ قەڵایەکێکە لەوانە کە ژیان تایدا بەردەوام بۆیە کۆتا هەوڵەکانی حکوومەتی عێراقی هەوڵدانە بۆ ئەوی قەڵا کراوتە ناو لیستی پاراستنی شوێنەوارە جیهانەکانەوە لە ڕێکخراوەنی و دەوڵەتەکان بە تایبەتی لە یونسکۆدا و لەسەر ئاسی جیهاندا و دەیان تیمی پشکنینی شوێنەواری لەسەر ئاستی جیهان و زانکۆکانی جیهاندا هاتوونە کنەوە پشکنی هەوڵیانداوە کنەوە پشکنی بکەن لێرەدا بەڵام نەکراوە حکوومەتی ئەو سەردەما واتە لە سەدەی 20ەم ڕێگای نەداوە ئەو تاتە قڕنیانی کە دۆزراوە تۆکو سەرچاوێک لە ساڵی 1923 لەلایەن تیمێکی شوێنەواری زانکۆی شیکاکۆ دۆزراوەوە کە 51 تاتە قڕنیە کە سەردەمەکەی گەڕێتەوە بۆ هەزاری دومی پێشزانی سەردەمی حەموڕابی. دکتۆر دڵشاد چۆن بتوانرێت سوود لە قەڵای کەرکووک وەربگیرێت وەکو شوێنێکی گەشتیاری خەڵک بێت سەردانی کان نەکا بەم شێوەیە چۆڵ و کەسێکیان نابینرێت. ئەوە پێویستی بەوەیە حکوومەتی خۆجەیی و حکوومەتی بەغاش کار لەسەر پرۆژەی نۆژانکردنەوەی قەڵا بکەن بیگەڕنەوە سەر ئەو دیزاین و ئاستە شوێنەواری کە جاران داهەی بووە کە ئەم قەڵایان پێش ڕووخانی ساڵی 1990 لە ڕێگای حکوومەتی باسەوە 660 یەکەی نیشتەجێبوونی خان و ماڵی نیشتەجێبوونی خەڵکی تێدا بووە حەمامی تێدا بووە بازاری تێدا بووە کەڵێسەی تێدا بووە شوێنە پەرستیارەکانی جووەکانی تێدا بووە مزگەوتی تێدایە دەیان شوێنی شوێنەواری تێدا بووە گۆڕستانی تێدا بووە قەبری تێدا بووە و پێکهاتۆ لە 3 گەڕک بۆیە شارێکی تەواوەتی بووە گرنگە ئەو حکوومەت ئەگەر هەوڵ بدات بۆ ئەوەی بۆ گەڕانەوەی ئەم ڕوخسارە مێژوێی بۆ ببێتە ناوەندێکی هەم مێژووی شوێنەواری و هەم ببێتە ناوەندێکی سوودوەرگرتنی حکوومەتی خۆجەیی لێی لە ڕێگای گەشت و گەزاری شوێنەواریەوە ئەتوانێت ڕێگای بدات بۆەوە هەم بۆ ناساندنی شوناسی شاری کەرکووک لە ڕێگای قەڵای کەرکووکە وەکو ئاماژەمان پێکرد ئەم قەڵایە بە هەموو قۆناغە مێژوەکاندا تێپەڕیوە و ڕوخساری ئەو قۆناغە مێژوانەدا ئیسە لە زۆرێک لە شوێنەوارەکانی کەوی ئێستا ماوەتۆ تێیدایە ئەتوانین ئێمە وەکو مێژونوز وەکو شوێنەوار ناز وەکوانەی پسپۆڕن لە بوارانەدا کاری لەسەر بکەن و هاوکاری حکوومەتی خۆجێ و حکوومەتی بەغابن بۆی بتوانن ئەم ئاماژە مێژوانەدا دەرخەن و بۆ جیهان دەرکوێ کە ئەم قەڵایە لە هەموو قۆناغ و مۆرکە مێژوەکانە بوونی هەبووە و ڕۆڵی هەبووە و ئەتوانین لە ڕێگای ئەوەشەوە کەڵچەری یاخود با بڵێن ئەو فرە کەلتورەی کە لە قەڵادا هابووە ئەو فرەنەتەوەی کە لە قەڵادا هابووە ئەو فرە ئاین و ئاینزایی لە قەڵادا بووە بە وەکو دیاردەیەکی جوانی شارستانیەت نیشانی هەموو جیهان و ناوچەکەی خۆشمانی بدەین. پارێزگای کەرکووک دەوڵەمەندە بە بوونی ئاسەواری جیاواز و خوێندنگای کۆن و مزگەوت و پەرستگا و شوێنی ئاینی و پەروەردەیی و ڕۆشنبیری و فەرهەنگیش جیاوازن لە یەکتر کە هەر یەکێک لەو شوێنانە مێژوویەکی کۆنی هەیە چیرۆکی جیاوازی بەدواوەیە جیاواز لە شوێنەوارە مێژوویەکانی تری هەرێمی کوردستان. ئەمەی چیرۆکی شار لە مانگی پیرۆزی ڕەمەزان دەمەوێت ئاشناتان بکەم بە گەڕەکە کۆن و دێرینەکانی پارێزگای کەرکووک. لە کەرکووک چەندین گەڕەک هەن کە مێژوەکەیان بۆ سەردەمێکی زۆر کۆن دەگەڕێتەوە. گەڕێکی ئیمام قاسمە، پریادیە، بڵاغە، ئاخر حوسێنە، ئەم گەڕەکانە ئاخورە ئەنی گەڕێکی مێژووی کۆنی کەرکووکن کە سەرەتا کەرکووک لێرەوە دروست بووە بیناسازی خانوەکان زۆر کۆنا. دەمەوێت لەگەڵ مامعاسی کە خۆی خەڵکی ئەم گەڕەکەی خۆم لێرە لەدایک خەڵکی گەڕێکی بڵاغی بەڵامە خۆم لە بەڵاغ لەدایک بوومە. باسی ئەومان بۆ کە مامعاسی ئەم گەڕەکە ژیان تێیدا چۆن بوو بە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە خەڵکی ئەم گەڕەکانە چۆن ڕۆژەکەیان بەسەرە برد. کاکە ئەمە جەماعەت هەبوو ئەمە ماڵێ کە حاجی ئەحمەدیان پێگوی حاجی ئەحمەد عەلی عەجەم. بەڵێ ئەمە جەماعەتێکمان هەبوو هەموو ڕەمەزانان
هەر کەسێ بە جۆرەی خۆی خواردنی ئەبر بۆ یەکیتری بە ڕەمەزان ئێواران لە فتاری ئێواران مەسەن مانگی نادا مەسەن ئەو نانساجیە کرد ئەو دۆڵمەیە کرد یا نیسکیانە کرد گەرمە کوتاویان کرد بەس تۆزێ برنج گرام بوو خەز نایەتوانی بیکرمام ئەو زمانەی وعلم ئەو زمانان تۆزە برنج گرام بوو نایانە کرد ئێفەنم بە تۆ بلێ ئێوارانە بوو هەر کەسێ بە جۆرەی خۆی خۆتەزانی بە جۆرەی خۆی خواردنی چێ کرد هەموو هاوسێکان ئەو بۆ چێ برد ئەو بۆ چێ برد ئاوا بوو هەموو لە بازارش نانیان ناکرد نامنیانە کرد نانیانە کرد نانساجیانە کرد نانساجی خۆش بوو کە ڕەمەزان بێ قەزابێ شەوان دانیشتن اینجا جەماعەت هەبوو ئەچوو سینزەرفی یاریە کرد سینزەرفی یاریە ئێستاکرێەوە کاتە زۆر خۆش بوو بێ قەزەوە حتا بە لە مەکدا خەڵک سینزەرفی یاریە کرد چایخانە هەبوو لە خوارەوە لای قەیسەری ئەم عالەمە ئەڕۆی لێ بۆ خۆی دانیشت و حتا دەرەنجێ بەیانی زووش هەچوو بۆ کاسبی پێشتر باس لەوە کرێ ماڵەکان لەم گەڕەکانە هەرچەند کۆڵانەکان تەنگ بوو بەڵام ئەڵێن ئەوەندە تێکەڵ بوون لە دەرگای ماڵی بەرامبەر نادرا ڕۆژ نەژوورەوە تەنگ بۆ ئەمەنە بۆ مامەجاری سەبا پاپان بوو جارەمانە بوو جانە عیبێ بێ حەشە لە تۆگە ئیشێک بووایە بینایەکت بکردایە بە وڵاقی هەان هێنە نەبوو سیارە نەبوو بە وڵاق 15 وڵاق گەز بەرد هەمووی بە وڵاق هێنێن نەبوو ینی ئەپەنم بە تۆ بە سیارە بە ترەکتەر و ئەمانە نەبوو هەموو بە وڵاقیان هێنا هەموو ساڵێک بگومان وەقت گەورە قبوڵی کە ڕۆژیر گرتووە گرتومە لەگەڵ ڕۆژیگرتنە باسیەوەمان بۆ کە چەندێ ئارامیمان پێ ببەخشی ئەم ڕۆژیە ئەم ڕۆژە مامە ئەمە زۆر خۆشە ئیسراحەتەکەی لە دڵەوە ئیسراحەتەکەی بعدن سێرەکەی برسیتە بێ ئەی باوەڕە فەقی چۆن برسێتی لێگرتووە ئێمەش ئەوە برسیمان بێ فەقی چۆن ئیدارەی کردووە ئەو هەستەدا دروست هەستە دروستە بێرە ئەی هاوار فەقی چۆن ژیاوە لەخوا بەجابێ سە هەموو چێ زۆرە لەخوا بەجابێ ئەو زمانەی ئێمە مامە جاران ئێوە لەم گەڕاکە کۆنانەی کەرکوب داهێنیشتن ڕەنگە هەموو شتێک وەک پێویست نەبێت نانە پێویست نەبوو ئێواران سێرەکە شۆربایەکیانەکردنی شۆربایە نزیک شۆربایە برنج و شۆربایە قەرەقەرمان و گەرمە کوتا و گیانمان تێکوش و دانیشتین ئەمان خوارد نانساجی دایکم نانساجی بۆمانە کرد و مام ئاسی باسی ئەوم بۆ بکە جاران لەم گەڕەکە کۆنانەی کەرکووک بەیانیان چۆن خەڵک بەخەبەر هاتەوە بۆی پاش عیب نەبێ ئەزانین چۆن مەیتەر هەبوو مەیتەر هەبوو لێدا سەعات مەسەرەن سەعات دوو ئەهات مەیتەری لێدا لە قاپیەکانیێدا هەڵەسای نەبووەوە جەڕەسمەرەس نەبوو سەعات معاد نەبوو حاج ئەو زمانە مەیتەر هەبوو مەیتەر هەڵمانیان نووسن من بە بیرمە کۆن لە عامودیش ئەدرا لە عامود ئەدرا لە هینە درا دوای هینێک هەبوو مامە بەعزە کەسێک هەبوو وەک سوڕنایەکیان لێدا عنیان بەلامانگدانە ئاگادار بن مسەمەعان نەبوو بلێ بانگ بداتن نەما ئەو زمانە ئێمانی مسەمەعان نەبوو مسەمەعان نەبوو تاموچێژی ژیان لێم گەڕەکانە زۆر خۆش بوو مامە بەخوا واتە دەزانی ئێوارە نانێتە خوا چونکی پێکەنین بوو مامە خەفەت نەبوو نەبوونەیشمان زۆر دیوە نەبوونەیشمان نەندیوە حتا ئێوارە کابرا عەمەلیەیە کرد چەندێکی وەرەگری 300 پلس 500 پلسی وەرەگرت 500 پلسەکە ئێوارە دای بە کێ بوای بردە ماڵ بۆ خۆی دانیش بەیانی ئیسراحەت دیسەنە ڕووی بۆیش لە چیرۆکی شار ئەمانوێ ئاشناتان بکەین بە دروستکردنی تەنووری قوڕ لە کەرکووک یەکێکە لە پیشە زۆر کۆنەکانی پارێزگای کەرکووک لە بازاڕی حەسیرەکە لێرە پیشەوەران ژمارەیەکیان لە زۆر کۆنەوە خەریکی دروستکردنی تەنووری قوڕن بە کەرەستەی سەرەتایی کە قوڕەیێنن و لێرە تەنووری پێ دروست دەکەن کۆلانەی باڵندەکانی پێ دروست دەکەن مەقاڵی پێ دروست دەکرێت ینی بە قوڕ شتی جیاواز دروست دەکرێت کە کاکارێکێکە لە وەستای دروستکردنی ئەم کەرەستانە کاگاری باسیمان بۆ کە لەکەیەوە دروستکردنی تەنور و پێداویستەکانی تر هەیە بە قوڕ چۆن دروستیەکەن بەڵێ ئێمە کە ئەم تەنورە دروست دەکەین تەنوری ماڵان دروست دەکەین
تەنووری نانەواخانە دروست دەکەین مەقاڵەی ئاگردان دروست دەکەین ئەم مەقاڵەی ئاگران بەم قوڕە سوورە دروست دەکرێت تەنووری ماڵانمانەیە حەجمەکانی هەیە سێنانی دەسیەگرێت هەیە هین نانی کولێرەیە تەنووری نانەواخانەشمان بەردەسە ئێستاکە ئێمە کام تەنورە دروست دەکەین قوڕەکە تێنین لە دبست تێنین ئەلەوانە کە خۆڵەکە تێنین ئەیگرینەوە کە خۆڵەکەمان گردەوە دوو شەو گەرا و قوڕە بمێنێت دوو شەو کە ئەو قوڕەمە ئەنجا ئێمە دەست پێکەین تەنورەکەی پێ دروست دەکەین لەبەرەوەی قوڕەکە چەنێ بخەوێت قوڕەکە ئەوەنە بەقووەتە بێت تەنورەکەیشی زیاتر بەکارتێت و بەقووەتر شەبێت پێم بڵێ لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئێوە بە زمانی بەڕۆژوە ئەم کاراکەن بەڵێ چۆنە بەیانیان کەی دێنە سەرکار ئێواران کەی ڕۆنەوە بەڵێ بە مانگی ڕەمەزانە ئێمە خۆمان بەیانیان زوو حتا کاتی ئیمەڕۆ ئاوا سعاتی 11 دەست بەرەدەین لە ئیش لەبەرەوەی بە زمان بە ڕۆژووە ناتوانین بەردەوام حتا ئێوارەیشکەین لەسەرم خۆرەوەستان بەڵێ ناتوانین دووبارە توانین بینەوە ئێوارە لە فێنکی سعاتێ دواناوە ئیشەوردەکانمان تەواوکەین بەڵام بووە زۆرترین کات ئیشەکانمان بە بەیانیان تەواوەکەین حتا کاتی ئیمەڕۆ ئیش نالینەوە بۆ ئێوارە مێنێ هەنێ ئیش بمێنێتەوە و ئێوارە دەستی پێکەین و دەست پێکەین نعی تەنورەکان بان بدەین نێڵین وشک بێتەوە لەبەرەوەی ئەم تەنورە کە دەستمان پێکرد نابێ وشک بێتەوە ئەو کاتێککە قوڕەکەت لەبان ئەم تەنورەیەدا ناگەرەوەکو خۆی تەڕ بمێنێتەوە حتا دووبارە بێتەوە ئیشی لەسەرا بکەی کە ئیشت لەسەر یا کرد ئەو تەنورەدا درز نابێت کڕارەکانی ئێوە کێ دێمان ناکڕێ بەڵێ ئێمە کڕیارەکانمان لە هەموو شارەکەەوە تێن بۆ تەنووری کەرکک لەبەرەوەی تەنورەکان هەر لە کۆنەوە لەم گەڕەکە دروست کراوە لە ساڵی 1920ەوە لێرەوە تەنور هەیە لە شاری کەرکک تەنورمان نردووە بۆ دەرەوەی وڵات تەنورمان نردووە بۆ نەرویج تەنورم نردووە بۆ فلەندا تەنورم نردووە بۆ ئەڵمانیا هەولێر سلێمانیە ئەمانە هەمووی لە شاری کەرکووکەوە ڕەواندەی ئەم شاراناکە تەنوری کەرکک باش ئەم قۆڵ و قوڕا چەندێکی بمێنێتەوە تاوەکو حازر بێ بۆی بتوانێت بەکاری بێنی ئەم تەنورە کە ئێمە ئەم خۆڵە تێنینەوە نەناو ئەو تەشتەیە ئەیشێنین دوو شەو ئەمێنێت بەڵێ کە دوو شەوما ئەنجا دەست پێکەین کارەکە دەست پێکەین ئەم تەنورە دروستکەین لەبەرەوەی چەندێ بخەوێت ئەم قوڕە تەنورەکەی زیاتر بەکارتێ تەنها ئاو قوڕ بەکارێنن یاشتی بەڵێ ئێمە خێشی تێکەین مووی حیوانی تێکەین مووی حیوان لە مانگی 6 تێکرێت لەبەرەوەی لە دستانەتی ناکرێت لە دستانەتی بکەی ئەو قوڕەگیرەیە بێت لە مانگی 6 و 7 قوڕەکە زیاتر ئەخوسێت و کە بمێنێتەوەش جوان ئەتروشێت و جوان تێتە دەست لە چیرۆکی شار هاتوینە چیرۆکی مزگەوتی شەهیدان لە گەڕەکیسکانی کەرکووک بۆ بینەرانی کورسات نیوز بگێڕینەوە و ئاشنایان بکەین بە چیرۆکی ئەم مزگەوتە و ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان و بەسەربردنی کاتەکانیان لە مانگی پیرۆزی ڕەمەزانە لەگەڵ مامۆستا شەماڵ پێشنێژ و تارخوێنی مزگەوتی شەهیدان سڵاو دەبێ مامۆستا سڵاو لە بەڕێستانش بەخێر مامۆستا شەماڵ لە ئیسلامدا چۆن باس لە گرنگی مانگی پیرۆزی ڕەمەزان کراوە بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان درود و سەڵات و سەلامی خوای گەورە لەسەر پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام گرنگی مانگی ڕەمەزان لە ئیسلامدا خوای گەورە ئاماژەی پێداوە لە قورئان ئەفەرمێ بسم الله الرحمن الرحیم شهر رمضان الذي أنزل فيه القرآن ئەفەرمێ مانگی ڕەمەزان ئەو مانگەیەکەوە قورئانی تێدا دابەزیوە هدى للناس وبينات من الهدى والفرقان أو قرآن هداية بو خلقي گرنگی مانگی ڕەمەزان ئەوەیە کە بنچینەیەک و بنتەمەڵێکە لە بنتەمەڵەکانی ئیسلام ئەرکانێکە لە ئەرکانەکانی ئیسلام فەرزە لەسەر موسڵمانان
ئەو ساتەی ئەو دقەی کە ئەوترێ مانگی ڕەمەزان بینراوە ئەبێ موسڵمانان بە ڕۆژ بە ڕۆژوو بن لە بانگی بەیانیەوە هەتا بانگی ئێوارە بە ئەمری خوای تەبارەک تەعالا ڕوکنێکە لە ئەرکانەکانی ئیسلام ئەجر و ثەواب و خێرێکی پاداشتێکی گەلێ گەورەی تێدایە و هەر کەسێکش ئینکاری بکە بێ باوەڕ حیسابە و هەر کەسێکش جێبەجێی نەکە بەبێ عوزر تاوانێکی گەورەی کردو کە بایری کرد. ئامۆستا شەماڵ چەند گرنگە لەم مانگە پیرۆزەیە کە ئاوها لە ئیسلامدا بەم گرنگیە باسی مانگی ڕەمەزان کراوە مرۆڤەکان مسلمانان لەسەر خۆ بن بە ئارام بن لە هەمان کاتیشا لەم مانگەیە بەخشندە بن. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە ئەفەرمێ مانگی ڕەمەزان وهو شهر الصبر ئەفەرمێ ڕەمەزان مانگی سەبرە والصبر ثوابه الجنة ئەفەرمێ خۆڕاگری و ئارامی ئەم ڕۆژوگرتنەک مسلمان کە لە بەیانی و هەتا ئێوارە خاستن بە هاوینان کە ڕۆژ زیاد درێژە بێ تەحملی ئەم تونیەتی و برسێتی و گوناح و تاوان ناکا و خۆی برسیەکە خۆی تونیەکە تحملی ئەوواکە و ئارامەگرێ و سەبرەگرێ ئەبێ لەوە پرۆڤە بکە فێر بێ ڕابێ لەسەر ئەوەی کە دائیمەن دڵی گەورە بێ لێبوردن بێ بەخشندە بێ و هەروەها هەڵ نەچێت عەسەبی نەبێ و فەرمودێتر هەیە فەرمێ ئەگەر هاتوو بە ڕۆژوو بوون کەسێک شەڕی لەگەڵ تا کرد جەنگی لەگەڵ تا کرد جوابی دەوە بلێ کاکە من بە ڕۆژوو من جواب نادەمەوە پێغەمبەر فێری ئەو ئاداب و ڕەوشتە جوانەمانەکە بارەکەڵە وئین شاتەمەه ئەحەد ئەو سابەه ئەحەد ئەگەر جنێویاندا پێ شەڕیان پێت فرۆشت بلێتی فەقول اللهم ئینی صائم ئینی صائم بلێ فڵان کە تۆ شەڕم لەگەڵەکەی خوایە خۆت ئاگداری من بە ڕۆژوو من بە ڕۆژوو ئەوە فێری ئەومانەکەکەوە سەبر و ئەخلاق و لێبوردەیی و ئەمانەمان هەبێت. زۆر جار لە وتارەکانی مانگی پیرۆزی ڕەمەزانە مامۆسایانی ئاینی باسی خاڵەکەکەن کە لە مانگە با بڵێن بە درێژای ڕۆژەکانی مانگی ڕەمەزان مزگەوتەکان قەرەباڵغن خەڵک قورئانی پیرۆزە خوێنێ بەڵام دواتر چۆنەڵی کاڵ ئەبێتەوە چی بکەین بۆ ئەوەی هەر چۆن مانگی ڕەمەزان درێژەمان پێدا و دوای مانگی ڕەمەزانش بەردەوام بین. زۆر فەرمودەیە جوانت فەرموو زۆر ڕاستە بەداخەوە ڕەمەزان وەکووتمان خۆی مانگی قورئانە مانگێکە قورئانی تێدا دابەزیوە هەر بە ئیرادەی خوا لە مانگ ڕەمەزان هەموو خەڵک ڕوو لە مزگەوتەکان و ڕوو لە قورئان و دینی ئیمانی بەرز دەبێت ئەنجا هەموو ساڵێک کۆمەڵێکی باش سابت ئەبن بەردەوامە بن بەڵام کۆمەڵێکش عینەن سێرەکەی سار دەبنەوە شەیتان نەفس مەشغەڵەت دنیا تەماحوان لێەکە سێرەکەی دوورەکەونەوە ئەو جەوە ئیمانی و ئەو نور و بەرەکەتەی کەوا لە ڕەمەزانە ئەچێتە ناو ئەو دڵ و دەروون و مێشکەوە لە دوای ڕەمەزان شەیتان وای لێکە نەفس وای لێکە تەماح وای لێکە سار دەبێتەوە دوورەکەوێتەوە لەبەر ئەوە باشتر وایە مسلمانان چۆن لە ڕەمەزان خەریکی قورئان خوێندن و ختمن لە خواوە نزیکە بن کەلامی خوا خوێندن هەر حرفێ لە قورئان بە 10 حەسەنە بۆتە نووسێ بە 10 حەسەنە یعنی 10 خێرت بۆ نووسێ 2 پیت ئەکاتە 20 خێر 30 پیت 3 پیت 30 خێر ئەوە خێرەکەی گەلێ گەورەیە فلەبەرەوە مسلمانان بەردەوام بن خوای گەورە لە هەموو لایەکمان ڕازی. پیشەی ئاسنگەری یەکێکە لە پیشە کۆنەکانی پارێزگای کەرکووک لە چیرۆکی شار ئەمەوێ ئاشناتان بکەم بە پیشەی ئاسنگەری هەرچەند پێمان خۆش بوو ئەم ئاسنگەرانە خۆیان باس لە پیشەکەیان بکەن باس لە کارەکەیان بکەن بەڵام دیارە بەهۆی بێتاقەتیان بۆی ماندووبوونیان و ماندۆتی مانگی ڕەمەزانەوە نەیانتوانی قسە بکەن ئەمەوێ باس بەو بکەم کامان لە بەرەبەیانەیەکی زووەوە دێن کوورەکەیان گەرمەکەن دواتر بە هێز و بازووی خۆیان بەم شێوەیە بە کوتینی پارچەیەک ئاسن چەندین کەرەستەی جۆرا و جۆر و جیاواز دروستەکەن بۆ نمونە ئەم ئاسنە دارێکی پێوە ئاکرێ بۆ کنگر هەڵکەندن سوودی لێ بینرێ کە لەلایەن ئەم ئاسنگەرانەوە لە کەرکووک دروستەکرێ ئەم جۆرە ئاسنەی کرد ئەمە تەڵەی بەرازی پێڵێن لە گوندەکان لە دەشت گوندنشینان سوود لەم پارچە ئاسنە ئەبینن کە بەم شێوەیە دروست کراوە لەلایەنە ئاسنگەرانەوە ئەمە تەڵەی بەرازە
جوتیاران سوودی لێ بینن کاتێکە بەراز بچێتە نێو باخ و بێستانەکانیانەوە بەو تەڵەیە ئەیگرن لێرە کەرەستەی جۆرە و جۆر و جیاواز دروست دەکرێت ئەوەی کە بە ئاسن کاری پێ بکرێت و ئیشی پێ بکرێت لەسەر دەستی ئەم ئاسنگەرانە دروست دەکرێت بەڵام وەک خۆیان دەڵێن بە ئێمەیانوتووە کە ئێستا پیشەکەیان وەکو جاری جاران ڕەواجی زۆر نییە خەڵک کەمتر دێت ئەم کەرەستانە دەکرێت کە ئەمەش وای کردووە کار لە پیشەی ئاسنگەری لە کەرکووک دروست بکات خاڵێکی تر ئەوەیە ئەمان بەماندووبوون بەم شێوەیە ئەم کەرەستە جیاوازانە لە ئاسن دروست دەکەن بەڵام وەک دەڵێن لە وڵاتانی ترەوە ئەم کەرەستانە دەهێنرێتە ناو وڵات دێتە ناو کەرکووک و عێراق ئەمیش بە جۆرێکی تر کاری لەسەر ئیش و کار و پیشەی ئەم ئاسنگەرانە دروست کردووە لە کەرکووک. یەکێکی تر لە شوێنە دیێرینە مێژوویەکانی پارێزگای کەرکووک قەیسەری کۆنی کەرکووکە. ئەم قەیسەریە چیرۆکی بنیادنانەکەی بیناسازیەکەی جیاوازە لە چیرۆکی شار لە کەرکووکەوە مەوێ ئاشناتان بکەن بە چیرۆکی قەیسەری کۆنی کەرکووک لەگەڵ کاگڕزگار. کاگڕزگار سڵاو لێبێت. سەرچاوم بخێر. چیرۆکی قەیسەری کۆنی کەرکووک چۆنە بۆ بینەرانی کورسات نیوز باسی بکەیت؟ قەیسەری کەرکووک لە ڕووی مێژوویەوە لە 1860 دروستکراوە لە زەمان دەولەی عوسمانیە لەسەر بنەماکانی کات و زەمانە. قەیسەری کەرکووک حەوت دەرگای هەیە، حەوت ڕۆژەکەی هەفتە، 12 شوقەی تیا هەیە، 12 مانگەکەی ساڵە، 24 فەرعیتیا هەیە، 24 ساعاتەکەی ڕۆژە. ئیتر بەو شێوەیە هەمووی لەسەر کات و بنەماکانی زەمن دروستکراوە. پێم وا بێت 4 دەرچەی هەیە بۆ هەوا گۆڕکەیە وەکو 4 وەرزەکەی ساڵ. بەڵێ تەواو وایە. کێ لێرە لەم قەیسەریە کارەکات؟ ئیشەکان چین؟ ئەمە لە ڕووی ئیش میهنەوە لە بگەڕێنەوە بۆ زەمەنی چلو ئەوانە گونێ فرۆشتنی تیا بووە، خەیاتی تیا بووە، یعنی حتا ئێستا شینەکانی ماوە دوکان داری تیا هەبووە کەواو سەڵتەی دروست کردووە، یەهودیەکان لێرە ئیشیان کردە، یەهودی تیا بووە، کوردی هەموو پێکهاتەکانی تیا بووە. بەڵام لە دوای هەشتاکانەوە میهنەکان گۆڕاوە چونکە جارێتر لە هەشتا تعمیرەکرێتەوە. لە دوای هەشتاوە کەمالیاتە ئەلبیسەیە، دوایش ئاڵتونچی تیا هاتووە. جارێکتر لە 2017 سوتاییدا لە دوای سوتانەکە عینەن تر بازارەکەی کەس کرد، ئێستا زۆربەی هەر ئاڵتونچی و ئیکسوارات و کەمالیات و ئەوانێ. لە 2017 کە ئێرە سوتا جارێکی تر بەم شێوەیە نۆژەن کرایەوە. بەڵێ وەک خۆی نۆژەنیان کردەوە. هەر شەریکەی تیکەی تورکی على ئەساسەمە وراسی دەولەی عوسمانیە ئەلێ ئەوان هاتنەوە تعمیریان. باش کارکردن لە نێوەم بازارە چۆنە؟ خەڵک چەندێ بۆ بازارە؟ من پێشووتر پێشەوەی کە بسووتێ بازاری قەیسەری کۆنی کۆڵانەکانی زۆر قەڵەباڵە بووە. فەرقێکی زۆر هەیە لە بین پێش سوتانەکە و دوای سوتانەکە. ئەم بازارە پێش سوتانەکە جمەی ئەهات جوولەی یانی ڕێ نەبوو ڕەت بیت چونکە ئەمە سەنتەری شاری کەرکووکە، جەرگ شار کەرکووکە، هیچ شوێنێک نییە لە کەرکووک بەقەت ئەم بازارە دوکانی تیابێ و ئەوەنە نەوع شتی تیا بفرۆشتێ. ئێستا لە دوای سوتانەکە کز بووە، ئەو هینەی نەماوە، ئەخۆشی بەعام بازار کزە، بەسە زیاتر ئاهل ئاڵتونچی و دوکانزیوە و کەمالیات و ئەوانەیە جوڵەکەی کەمتر بوو. دەست خۆشکار بان هەردوو چاوەکەم. ئەمە نمونەیەکێک لە شوێنە مێژوویەکانی کەرکووک بوو کە قەیسەری کۆنی کەرکووکە 364 دوکانی تایە وەکو ڕۆژەکانی ساڵ. هەموو پێکاتی دروستکردنی ئەم قەیسەریە کۆنە لە سەرەتاوە بیناسازەکەی بەو جۆرە بووە کات و ڕۆژەکانی ساڵ و هەفتە و مانگ و
هەموو شتەکان لێرە بە جوانی بە شێوەیەکی بیناسازی لە سەردەمی کۆن کە دەوتێت لە سەردەمی عوسمانەکە دروست کراوە نزیکە لە قەڵای کۆنی کەرکووکەوە. بە درێژایی مێژوو کەرکووک بە شاری پێکەوە ژیانی ئاشتیانی پێکهاتە ڕەسەنەکانی ناوبانگی دەرکردووە، سەرباری زوڵم و ستەمی ڕژێمە یەک لە دوای یەکەکان. شارەکە خەسڵەتی پێکەوە ژیانی لە دەست نەداوە و دانیشتوانەکەی بە شێوەیەکی ئاشتیان نەتوانی ویانە زاڵ بن بەسەر هەر پلانێک بۆ دروستخستنە نێو ئاشتی و کۆمەڵایەتی مێژینەی شارەکە. هاتوومەتە خوێندنگای ئیمام قاسم، یەکێکە لە خوێندنگا کۆنەکانی پارێزگای کەرکووکە. مێژووی دروستبوونی ئەم خوێندنگایە گەڕێتەوە بۆ ساڵی 1959 نزیکە لە قەڵای کەرکووک لە چیرۆکی شار لە مانگی پیرۆزی ڕەمەزانە. ئەمێ ئاشناتان بکەم بە چیرۆکی ئەم خوێندنگا کۆنە لەگەڵ مامۆستا پشتیوان. سڵاو دەبێت مامۆستا. سپاس مامۆستا جان، سڵاو لە ئێوەش. مامۆستا چیرۆکی ئەم خوێندنگایە خوێندنگای ئیمام قاسممان بۆ بگێڕەوە. مێژوەکەی چەندێک کۆنە ساڵانە چەندێک خوێندکاری باش بوونەتە خاوەن بڕوانامە دەچوونە لەم خوێندنگایەوە. فەرموو. ئەگەر باسی ڕابردووی ناوەندی مام قاسم بکەین بەڕاستی دڵخۆشکەرە. ڕاستە لەگەڵ تەمەنی ئێمەیە، ڕاستە لەگەڵ تەمەنی ئێمەیە نەگونجاوە مەسەلەن بۆ نمونە، بەڵام لە 1950 کە مەدرسێ دامەزراوە شوێنی ڕێخستنەکانی پێشمەرگە بوو لێرانە. ینی لە کاتی نظامی ڕابردووە بەڕاستی لێرە ڕۆڵێکی یەکجا گەوریان هەبووە. ینی ئێمە هەمووجا کە وەکو مێژوو باسی مەکتەباکەین شانازی بۆ واکەین کە لێرانە مامۆستاین لەبەرەوەی لە پێشی ئێمە چەند مامۆستای بەتوانە هەبووە و دڵسۆزە بوونە بۆ نەتەوەکەیان پێشەوەی کا بۆ تەربیە و بۆ پەروەردە بێت. لە دوای 2023ەوە کە ئێمە هاتوینێتە ئێرانە بەڕاستی شوێنی دەستی مامۆستاکان دیارە، خوێندکارەکانیشمان بەڕاستی پلەی زۆر بەرزیان هێناوەتەوە. شانازی بۆ مامۆستا و خوێندکارانمانەکەینەوە کە ئێستاکانە لە کۆلیژی طبیەکان دەوامەکان، لە کۆلیژی زانستە، لە کۆلیژی زانیاریە، لە کۆلیژی ئەندازیاریە. بەڕاستی شوێن دەستی مامۆستاکان و ئەم خوێندنگایە کاتێککە ناتوانین وەکو مامۆستا بەجێ بێڵین لەبەر مێژوو ڕەسەنەکەیەتی بەڕاستی شوێنی ئەوەیە کە تۆ مامۆستا بیلیت و خوێندکارەکانت شانازی پێوە بکەن. مامۆستا لەو خوێندنگایە بێگومان هەر لە کۆنەوە خوێندکاری کورد وەرگیراوە، عەرەب وەرگیراوە، تورکمان هەمویان لێرە خراونەتە بەر خوێندن. ئێرانە بەڕاستی بچووکرێوەیەکی جوانی شاری کەرکووکە. یعنی مەسەلەن بۆ نمونە قەت ڕۆژێ لە ڕۆژان بیرمان لەوە نەکردوێتەوە کە تەنها ئەم ناوەندیە با بڵێن شوێنی کوردەکان بێت بە پێچەوانەوە. ینی کوردی تایە، عەرەبی تایە، تورکمانی تایە، هەمووشیان وەکو گوڵە دەستەکەی مامە جەلال با بڵێن کارمان کردووە. مامۆستاکانیشی جیاوازەکە لە ڕووە نەکردووە. چەندە مامۆستامان هەیە لەسەر هەرێمی کوردستانە و زۆر بە ئاساییش زۆر بە ئاسانیش دەراسە دەرسی عەرەبیە دەنەوە و برەو بە خۆشیان دە لەو بوارەیە. ینی ئەوەی کەوا دڵخۆشکەرە بەڕاستی لێرانە ئەو با بڵێن جەمە دەستی کەوا لێرانە هەیە، ئەو کۆکردنەوەی ئەو نەتەوانەیە کە لێرانە بەڕاستی. مامۆستا بێگومان ئێوەش مامۆستایان بۆ خوێندکارەکان بۆ خۆت و سیاسەتی چەپە گوڵاکی سەرۆک مام جەلال بەتاکی هێناوەتە ناو کۆنەکان و لەگەڵ خوێندکارەکانە تاوتوێ بکەن تاوەکو بۆ هەتا ئەم پێکەوە ژیانە لە کەرکووک بەردەوام بێت. دڵنیاتەکەمەوە هەر کەسێک کە کوڕەکەی یا مناڵەکەی دێنێ بۆ ئێرانە جارێت هیچ شتێک بیر لە مێژووی ناوەندی مام قاسمەکاتەوە کە ئەو مێژۆ بەڕێزەیە، ئەو مێژە جوانەی هەیە. ینی ئێمە ئەگەر لە ڕوانگەی ترەوە قسە بکەین، ینی پارێزگاری پێشومان کە کاک عەبدوڕەحمان بوو لێرانە خوێندیتەوە کردووە. چەندەها کەسی شتەکانە مەسەلەن بۆ لە خارجەوە ئەگەڕێتەوە بۆ ئێرانە حەزەکە ڕسمی لێرانە بگرێ، یادگاریەکی یەکجا خۆشیەیە. ینی ناوەندی مام قاسم بەڕاستی دەڵێم ئەتوانم بڵێم سەرووی هەموو مەدرسەکانی کەرکووکە لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی زانستیەوە باشترم کرد لە ڕووی ڕێخستنەکانەوە کە بەڕاستی ئێمە سەربەرزیە و سەرفرازیشمە بێنەوە. دەستخۆش سپاس دەکەم مامۆستا جان. ئەمە نمونەی یەکێک لەو خوێندنگایانەی پارێزگای کەرکووکە کە مێژوویەکی کۆنی هەیە، پڕە لە بەگوێرەی کۆنی مێژوەکەی پڕە لە سەروەری و سەرکەوتن. چیرۆکێکی ترتان بۆ گێڕینەوە لەگەڵمان بمێننەوە تا بزانین چیرۆکی شار لە کەرکووک چۆنە و ئەو چیرۆکانە کات چەند کاریگەریان لەسەر ئاستی کۆمەڵایەتی و پێکەوە ژیان لە کەرکووک دروست کردووە.
لە چیرۆکی شار هاتوونەتە حەسیرەکەی کەرکوو شوێنێک کە هەرچی پیشەوەرانی ئەوانەی کاری ئۆتۆمبیل دەکەن لێرە بە زمانی بەڕۆژووەوە لە بەرەبانەیەکی زووەوە جاری وا هەیە ئاگاتە کاتی بەربانگ ئەمان هەر سەرقاڵی کارکردنن لای وەستا سامیم وەستا سڵاو دەبێت سڵاو لە جەناب وەستا چیرۆکی ژیانی ڕۆژانەتمان بۆ باسکەن وەکو وەستایەک لە ناو حەسیرەکەی کەرکوو کە مانگی ڕەمەزان ئەو ڕۆژە چۆن بەسەرە بن یعنی ئەو مانگە چۆن بەسەرە بن وڵا لەخوا بەزیابی ئەوە جا بەخێر بێن تەمان زۆر بە باشیە بێنە ڕێ و هەموو ساڵێکش الحەمدولله هەر بە ڕۆژوو بووینە و کار و کەسابەتی خۆمان کردووە خی گەورەش بۆمان ساهل کردووە حاڵەتی تووڕەبوونەوەوانە ڕۆدا ببن یعنی ڕۆژەکە کاریگەری لەسەرەوە دروست واللهی تا حدێ بڵێم تاثیر بکاتە سەر شخصی خۆم تاثیر لێکە چون بە حکمەوەی کە خۆم جگەرە خۆرمە کە وازی لێبێنم تاثیرم لێکاتەوە زیعە بەڵام لە هەمان کاتاکە بیر ناکەیتەوە ڕەمەزانە و ڕۆژوو ئەگریت و خێرە و بەرەکەتە تاوان چۆنەوە لە پێش چاومان نەبگەر خۆفی خی گەورە لە دڵمان نەبێ و کە فەرزێکە لە سەرمانەگەت جێبەجێ نەکەم بە شتەکان بە باشیەکەم ناڵێم نەک تەقسیرێکم لە ئیشوکارە نە هیچ شتێکم خۆشم و شاگردم الحەمدولله هەمومان بە ڕۆژوین خەڵکیش دڵی خەڵکیش ناڕەنجێنین لە خۆمان ئیسا بە حکمێکەوە مەوسمەکە کەوتونێتە ناو تقریبا زستان و بەهارەوە مەسلەی ئەوماش تاسیری لێمان نەکردووە نانە تاسیینە بەس وەختی خۆی کە لە هاوی نبوو بە وڵی هەر بە زمان بە ڕۆژوە الحەمدولله ئیش خۆمان کردووە لە مێژەوە خەریکی ئیش و کارێکاسە من پیشەی لە نێو حیسناعە لە ناو حەسیرەکەی کەرکوو هەر بە ڕۆژوش بووی تا ڕۆژمای ڕەمەزان دەخوا بەزیاد سوتفەی کردووە مەسەلەن ساڵ وا بووە 4-5 ڕۆژێکم لێ خواردووە بڵێ نەمتوانی بەڵام هەر بەردەوام خاستنەوە لە هاوینەکە لە تەموزا بوو نەمەتوانی سوپەیەکرد مەسەن لە مانگیەکە 4-5 ڕۆژم لێ خوارد بڵێ لە ساڵێکە وەسا سامی ئەبێ ئێمە بۆ نمونە پیشەکەمان بکەینە بیانوێک بوو ئەوەی بە ڕۆژوو نەبینە ڕەمەزانە بۆ علاقەیە ئەمێنێتەوە سەر شخصێتی ئەو نەفەرە خۆی ئەگەر نەخۆشی نەبیە هیچ کەم و کوڕێکی نەبێ هیچ عوزرێکی نەبێ باتوانێ بە ڕۆژوو بێ ئەمێنێتەوە سەر دین و ئیمانی ئەو نەفەر قوەتی خۆی زاڵە بەسەر نەفسی خۆی یانە لە کاتی مانگی ڕەمەزانە شێوەزی مامەڵەکردن بۆ نمونە خاترگرتن ئەو شتانە ئێوە زیاتری ئەەکەن یان تەمان مەزالیتە بەزالیتە بەڵێ خاتر زیاترە گرین بەڵێ لێرەوە ئەم بەرنامەی چیرۆکی شار لە کەناڵی کورسات نووزەوە داوا ناکەی نەک تەنها بانگی ڕەمەزان لە بانکانی تری شاوەستایە کە زانێت مەجالێکی تایە خاتری زیاتر ئەو کەسانە بگرێت کە سەردانی ئەەکەن ئۆتۆمبیلەکانیان تێکچووە بۆ خۆی کاکاسووە ئێمە ئەوە بەدەم خۆم لەوانەیە هەرچیە بڵێم لەوانەیە نەفەر هەبێسە بڵێ لەوانەیە مبالغەی کردبێ لە شتەکانە تا بۆمان بکرێ هاوکاری خەڵکەکەم تا بۆم بکرێ ئێمەش تۆزێ مەسرفمان قورس و گرانە دوکانەوەمانە مەسرفمان قورسە بەس هاوکاریم کردو یان زانیمە نەفەر بووە ئیمکانێتی نەبووە واللهی پارەم لێ وەرنەگرەوە خۆی ڕەب العالەمین ئاگای لەو شتەم هەیە یارمەتیمدا یان سعرێکم لێ وەرگرتو یان بەس پاری مەوادەکەم لێسەنەوە حەشە حەق خۆمانە سەرین لێ هاوکاریەکان لە مانگی ڕەمەزانە بێگومانە بێ زیاتر بێت لە مانگ ڕەمەزان بتێنێتوێت زیاترە نەک بۆ پیشەکەی خۆم و ئیشەکەی خۆم بڵێ بەس ئەوەی من بەعامە دو ئەمێنێت و سەر شخصەکە خۆی نەفەر هەیە ئیسە لە مانگ ڕەمەزانە شتی گران کرد بە تایبەت شتی خواردەمەنی مەسەن بڕۆ ئێستا بگەڕێن شتیان گران کرد بەعام لەبەری مانگ ڕەمەزان هاتە پێشەوە نەفەر شێ لەو تایمی خۆی ماوەتەوە ئیترەوە ئەمێنێتەوە سەر شخصێتی ئەو نەفەرە خۆی ئیمانی ئەو نەفەرە خۆی ئێمە ئێستاگە بەپی بازار بێ کاکاسۆ شت بەعام گران بوو بۆ ئەشیاکان ئێمە دە والله ئێمە هەر بە سعرە قەدیمەکەی فرۆشین بەس والله شت تازە بێنی نابێ مەزبوری پارە بخینە هەڵدانەوەی لاپەڕە مێژوویەکان و ژیانی ڕۆژانە لە مانگی ڕەمەزاندا پێویستی بە چەندین بەرنامەی جیاجیا هەیە کە جێکردنەوەی لە ئەڵلقەیەکدا کارێکی سانان نییە بەراورد بە مێژووی کەرکوو کە خاوەن مێژوویەکی کۆن و ناسراوە لە ئاستی کوردستان و عێراق و ناوچەکەش بێگومان یەکێک لەو پیشەکارانەی کە ماندوێتی پێوە دیارە بەتایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بە زمانی بەڕۆژەوە کە ئەم کارە دەکرێت بۆ گواستنەوەی کاڵاو شتومەک مامەگیان هەست بە ماندووبوونی زیاتر ئەکات
ماندوو نەبی مامەگیان سلام چاوە ئینشەڵڵا بە ڕۆژووی ئینشاءالله ئینشاءالله پشت پڕای خواوە ئینشاءالله ڕۆژوگردن تام و چێژی تایبەتی زۆر تامەتوێت تایبەتی حیاتم لەخوا بەزیاوی الحەمدلله ڕۆژێکی خۆشە پێنەکە الحەمدلله ئەوەی نەگردی نایگرێ ئەوە نزانی تەماویە کاتەوە ڕۆژێکی خۆشە خوا بە زمانێکی بارەکە مانگی بارەکەتە مانگی ڕەحمەتە هەموو شتێکی لەگەڵ خوای هێنا ڕەحمەتە بەرەکەتە نیعمەتە هەموو شتێک ئەم ڕۆژوگردنە کاریگەری لەسەر ئیشەکەی تو هەیە بۆ نمە پاڵێم عارەبانەیە لا احتیاجی بەسەر من لەخوا بەزیاوی الحەمدلله هیچ کارگەری نییە الحەمدلله مسلمین ئەم مسلمانی ئەبێ علاج بی ئەبێ کینمان بێ برسیمان بێ لەخوا بەزیاوی الحەمدلله وەش فەضل بۆ خوا زۆر باشی الحەمدلله تام لە ڕۆژوگردنەکە بینی بەڵێ بەڵێ ئاڕۆتامی الحەمدلله ئیشەڵا دوو مانگە من نەکمانە پشت هیوایەتم زیاتر بێت ینی تووڕە نابی ڕۆژێکە تاسیری لێ بکات لە کاتی شاهیلاکەت ناهی الحەمدلله باشی لەخوا بەزیاوی والله الحەمدلله کەس دەستی ناکرد دەستی ئەو ڕێگەس ناکەوێت سێنە تەمەناکە کە مانگە ڕەمەزان بە ڕۆژی بێ ساوانکە وا وەفاتیان کرد تەمەناکە یەک ڕۆژێ ڕوعاتی نوێژ بکەن بۆ خوا يوم الخوا ساق وسلام ليش ما ساق الحمد لله فضل بوخ الحمد لله يا اخو هل الساق كم صار بمعارباني شكي والله هو تقريبا 2007 او ايش راي ساق 2007 بلى الحمد لله بجي عائلتك الاخوه بالزيادة الحمد لله يعني الحمد لله واشكر الانسان ما قناعتي بيه روج هي روج ديتهم كصابه برصه كاكا الاخوه بالزيادة الحمد لله باقي الرزق يا اخوه سلام الحياه ل 2007 ببردوام هرتنها مشكل بلى الاخوه بالزيادة روجوكيش قردوها الحمد لله الحمد لله فضل بو اخوان والله عربي خويا قولي يا اخوه سلام ان شاء الله ليش الصاغ ممنونتم هيك لا ان شاء الله تشيراكا جوانا كان يشاري كركوك كابينين تشيروكي لم شويه هي ضليت اگر مانجي رمضان دو مانجيش بي اما دبي بيجرين واو كساني توفات يعني كدو ثمانات كان بقرينا روجك روجي مانجي بيروزي رمضان بقرين لعيني فيروز الإسلام لا هاتوها كاسبي وكاركردن جوري كتير العبادات ما جماندو نبي بخير بين سرشاوكم بخير بين إن شاء الله أخوة قبولك بروجي قبولك على سر خير إن شاء الله سرباري وكاركي كاسبيكي بلى هالروجوش تقردوا ولا ميجوا الحمد لله الحمد لله ما لما نحوي بروجو إن شاء الله أبين أمي ودانا وبجيو جان لأوروبا ياكي الأخوة بزيادة الحمد لله أنا برو رمضان ده خمان حاضر كان ممانجي رمضان بروجو ببینو کاسبێکش لەخوا بەزیادی هەیە وەش خۆمانەوە چەند ساڵە بە ڕۆژوە بیت و کاسبی شەکەی کە هەر ئەمەش عیبادەتە لە ساڵ هەفتاکانە ئێمە وەقاڵین 56 ساڵای ئێمە خەریک بەقاڵین لە باو باپیرەوە بۆن ماوەتەوە ڕاستە ئەبینم خورمات داناوە لە مانگی ڕەمەزانە خەڵک چەند حەزی لەم جۆرە میوانە والله طبعا مانگ ڕەمەزان بەرەکەتە ئینشەڵڵا خەڵک دەهان زیاتر نفسی بە زۆر شتە ڕوە زە ڕۆژانتر 2 کیلۆ کرد لەوانەیە مانگ ڕەمەزان لە هەمووی هەر نەوعی 2 کیلۆ بین 6 کیلۆ ڕزق کرد خەڵک لە مانگی ڕەمەزانە دەستکراوەترە بێت چۆن ئارە والله بەرەکەت هەدا خوا هەر ڕزقەدا تو هەست بەوە کردووە مانگی ڕەمەزان سوبحانە الله خۆی بانگێکی بە بەرەکەتە بەڵێ وایە یعنی ئیشەکە زیاترە خەڵک خواسی لەسەر کڕین شتەکان زیاترە ئارە والله دڵی شتەکانی تێ چونکە بە ڕۆژێر مەعیدەی ڕاگدووە ئێوەرە حەزی بە خورمایە حەزی بە خەیارە بە پرتەقاڵە لالەنجیە دەها قلێلەوە بۆ خۆی خۆ ڕەمەزانەکەی ڕۆژۆکەی پێشین تۆ تام لە ڕۆژوگرتنەکەتە بینی لەگەڵ کاسبەکەیە الحەمدولله الحەمدولله ئەرە والله یعنی بە ڕۆژوو نەبم وازانم هیچ عیبادەتم نەکردووە چونکە خۆمە ناسم بە ڕۆژوو لەخوا بەزیادی ینی ئەو کەسانەی دێن تعاملی مانگی ڕەمەزان لەگەڵ مشتریات چۆنە بێت وڵی بەعزێ شەرەکەی تەحملی نییە لە پڕێکا هەڵەچێ با بە هەڵمەچۆ تۆ بە ڕۆژی دەقتێ ئاگات لە خۆت بێ لە زمانە لە حرەکەت لە بازار بەخوا مشتری وا دێت ینی غڵەت شەکە قسە جوابی نادینەوەنا بەخێر بێ بەو سەرچاو اللهم ئینی سای لەبەر خاتر خوا معناوە کە قسەت کرد ڕۆژەکە ڕۆی لە تاڵ ڕۆژەکەم بوو خۆی گەورە بەرەکەت بخاتر حیاتەکەم سەرچاو
بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی چیرۆکی شار لە شاری کەرکووکی خۆشەویستەوە، شاری کەرکووکی پێکەوە ژیانەوە، تا بەرنمەیەکی تری چیرۆکی شار لە کەرکووک و لە ناوچەکانی تریش کە هاوکارانمان پێشکەشی بە ئێوەی ئازیزی دەکەن لە مانگی پیرۆزی ڕەمەزانە. ڕێز و خۆشەویستی پێشکەشکاری بەرنمەی چیرۆکی شاری کەرکووک ئاسۆ ئەحمەد قبول فەرمونون. خوای گەورە نوێژ و عیبادەت و تاعەتی هەموو لایە قبول کات. خواتان لەگەڵ.